قوربان سڵاو لێبێ. سڵاو لێبێ. پرسم چۆن بتوانین پشتیوانی یەک بین لەم دەنگانەی کە کوردەکان خۆیان هەڵەبژێرن، خۆیان کاتی دەکەن، هەم لەسەر حیزبەکان هەم لەسەر پارتەکان، لەسەر ئەو پارتی سەوز و ئێستاش کاکرێبووە شارەزووری هەیە کە خۆی کاندید کردووە. چیت بۆ ئەو پشتگیری پشتیوانی هەیە؟ کاگە بەجان زۆر سپاس. پرسیارێکی گرنگە بەڕاستی ئێمە چۆن بتوان هاوکاریەکتری بکەین لە ئەوروپا. بە بڕای من ئەمە قۆناغی گرنگە لەگەلی ئێمەدا کە لە ئەوروپا تووشیە بین و ڕوبەڕوومان دەبێتەوە. خەڵکی ئێمە ئیتر ئەچێتە ناو دنیای سیاسەتەوە لە ئەوروپا، لە بەریتانیا بەتایبەتی. ڕێی من وایە کە بە هەر شەوێ ئەکرێ هاوکاری ئەم بەڕێزەی کە وێنەکەی لە پشتمەوە هەیە کاکرێبوار محەممەد شارەزووری بکەین بۆی کە دەرچێت لە هەڵبژاردننی شارەوانیەکان، چونکە گەلی ئێمە پێویستی بۆیە کە لە ئەوروپاشە و لە هەموو وڵاتانی ئەوروپا بێتە ناو دنیای سیاسەتەوە. لێرە بوارێکی باشە بۆ کاری سیاسی، بوارێکی باشە بۆ کاری دیموکراتی، بوارێکەیە کە ئەو بوارە لە کوردستانە بۆ ئێمە ڕێنەکەوتووە کاری تیا بکەین. ئێستا ئەم بوارە هەیە و ئەتوانین کە خزمەتی گەلی خۆمان، خزمەتی گەلی ئەم وڵاتەش بکەین و ئەمە ڕێز و حرمەتێکە بۆ میلەتی ئێمەش کە لە ئەوروپا بواری هەبێت و ڕێگای پێدرێت کاری سیاسی بکە. من داخوازم و خوازیارم هیوادارم هەموو ئەوانەی کە جوانە دەنگی ئێمە بێ هاوکاری کاکرێبوار محەممەد بکەن کە کاندیدە بۆ بەلەدەی بۆ شارەوانیەکانی سکۆتلند شاری لیدس. هیوادارم دەنگی بدەنەوە پشتیوانی بکەن. ئەم پشتیوانیە یعنی بە خەسار ناچێت، چونکە کەسێکی زۆر شایستەیە، کەسێکی بەتوانایەوە دەنگدانی یەک کەس لەو بەڕێزانی کە لە ناوچەکە ئاژین گرنگە بۆەوەی کە ئەم بەڕێزە دەرچێ و داوا لە هەمووانەکەم کە قسەکانی ئێمە جدی وەربگرن و هەوڵدەن کە ملەتی ئێمە بێتە ناو دنیای سیاست، دنیای دەسەڵات لە ئەوروپاوە. ڕێژەی کورد ئەوەنە زۆرە کە بتوانین دەنگی بینێ و کاندیدەکە سەر بخەین؟ بەڵێ ڕێژەی کورد لە بەریتانیا تەسەورەکەم نزیکە لە نزیکەی 150,000 کەسی تایە، لە شارەکەیوان بێگومان هەزاران کەسی تایە. لەم هەزاران کەسا گەر بۆ نمونە نیوەی خەڵک دەنگ با بۆ ئەو سەرکەوتنی بسۆگەرە بێ و بێگومان بریتانەکانیش لایەن گرنگە کە گەلی ئێمە بەشدار بێت، چونکە ینی دوورکەوتنەوە لە دنیای سیاست دوورکەوتنەوە لە هەموو شتێک. دنیای سیاست دنیایەکە کە پەیوەندی هەیە بە بەرژەوەندی ئابووری ئێمەوە، بە بەرژەوەندی ئەوانەی کە پەناهەندەن و ڕیفیوجین تازەگەنە وڵاتە، بە بەرژەوەندی هەموو ئەوانەی کە لەدایکە بن. یعنی ئێستا گەلەکانی تری ناو بەریتانیا وەکو پاکستانی و هندیەکان وانە لەم وڵاتە تەسبیت بوون وەکو ئینگلیز مامەڵاکەن. ئێمەش کاتی هاتووە لە دنیای کەسابەتی وەکو غەسلی سیارە و لە دوکانداری ئەوانە بێنن ئاسێکی ترەوە کە ئەوانش جێگای ڕێز و احترام بەڵام بێنە دنیای سیاست و لە دەسەڵاتی سیاسی وڵاتەکە بەشدار بن بۆی کە بتوانین داکوچی لە خۆمان بکەین. بێنە کێشەیەک بوو بتوانین کە قسە بکەین و لە ناو پەرلەمان لە ناو حکومەتەکە بتوانین گەلی کورد و گەلێکی خاوەن ڕێی و خاوەن قسە و خاوەن شەخسیەت بە بریتانەکە بناسێنین. سپاس کاک بابەکر، چاودێری سیاسی و سیاسەتمەدار. سپاس بۆ بابەکر. سپاس بۆ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.